لە نزیک بەتەمەنترین درەختی کوردستان کە تەمەنی 700 ساڵە لە شارێکی بەرز و بڵندەوە لە شارێک کە ژینگێکی تابڵی پاک و خاوێن و پارێزرا و جوانی هەیە ئێرە شاری چوارتایە. لە گەشتەکەی ئەمڕۆمان بۆ چوارتا چاوان بە بەڕێز مامۆستا سدیق کەوت. حەزەکەم جارێ بە خێراتنیشی گەرمی بکەم ئەم کاتتان باش. زۆر سپاسە دەکەین ئێوە بەخێر بێن سەر چاومان هاتن ئێوە میوانی ئێمن ئێوە کەسانێکن هەوڵ بە بڵاوکردنەوەی زانست و زانیاری لەبارەت ناوچەکەەوە ئەدەن ئێمە زۆر سپاسی ئێوەکەن و بەخێر بێت. زۆر سپاس ئەمڕۆکە لە حوزیری جەنابتانە لە خزمەتانین. ماسا سدیق حەزەکەم لە یەک پرسیارەوە من لە شتێک تێناگەم تقریبان لە چوارتا چوار جۆر گۆڕستان هەیە چوار گۆڕستانی جیاواز هەیە ئەم گۆڕستانانە بۆچی لە باتی بۆ چوار گۆڕستانی هیچ شوێنەمانە؟ بەڵێ ئێمە لە دێر زەمانەوە لای ئێمە پێکەوژیانی ئاینی هەبووە. چوارتا بە جۆرەی شوێنەکەی و مۆقی ئەستارتیجەکەی چوار پێنج جۆر ئاینی تیاژیاوە. ئەم گۆڕستانانە هەرێکەی گۆڕستانی کۆمەڵێکە کۆمەڵێ ئاینیە وەکو مەسەن گۆڕستانی ئیسلاممان هەیە لەگەڵ زەردەشتی لەگەڵ جوولەکە و لەگەڵ مەسیحی. هەر کەسە و گۆڕستانی خۆی جیا بووە بەس گۆڕستانی زەردەشتی و ئیسلام پێکەوە نێژراون لەبەرەوە گۆڕستانەکانمان جیایە هەر کەسە و مردووی خۆی بردوۆتە سەر گۆڕستانێک و ناکرێتی. ئەی ئێستا ئەم پێکەوە ژیانە هەلە ناو چوارتای ماوە وازم کریسیان و جووشیتیان نەماوە. ئێستا هیچیانی تیان نەماوە کاتی خۆی تیا بووە بە عمری من تیان نەماوە لە پێش ئێمە ئەمە مێژووی چوارتا لە مێژووی کۆن و مێژووی هاوچەرخی نوێدا چی گرنگ هەیە بۆمان باسکەی؟ یەکەم هەرەوەزی بەڵێ نظامێکی هەرەوەزی جوانمان هەبوو هەموو کەس ئەم هەرەوەزیە بۆ چیەکرا بۆ کشت و کاڵ بۆ خان دروستکردن بۆ هەندێ ئیش بۆ جۆگە هەڵبەستن بۆ ئیشی زراعەت و فەلاحەت و ئەم شتانە ئەم هەرەوەزیە هەبوو. ئەم ماڵ یارمەتی ئەو ماڵیە بە کۆمەڵ کۆ ئەبوونەوە مەسەڵ ڕۆژێک گەڵا ئەکرا بۆ حەیوان 15 گەنج کۆ ئەبووە هەرێکی لە ماڵێ بە تاس و تەوراسی خۆیەوە شتێکی زۆر جوانە ئەچوونە ئەو چێوە گەڵایە نەکرد بۆ ماڵی فڵان کەس بۆ بەیانی هەر لەوێ تەکبیر دەکرا سبەینێ نۆرەگەڵی ئێمەیە پیانەوە گەڵ ئەم گەنجانە بە عینەن هینەوە کۆ ئەبوونەوە ئەنجا چون بۆ ماڵی فڵانیانە کرد بەم جۆرە هەتا ئیشەکە تەواو بوو یاخود دروێنە یاخو شەتڵیان زۆربەی ئافرەت پێی هەڵەسە. بەڵێ حتمما ئەم هاریکەری و هەرەوەزیە لە زۆربەی شوێنەکانی کوردستانە هەبوو درێژەی کێشا و ئەمە ناحەتێکی کۆمەڵایەتی زۆر جوانە ناو کۆمەڵگەی کوردیدا. بەنیسبەت مێژووی چوارتاوە مەسەرەن درەختێک لێرە هەیە بە تەمەنترین درەختی کوردستانە کە تەمەنی 700 ساڵە تقریبان. مێژووی چوارتا پێش درەختەکە یان درەختەکە پێش مێژووی چوارتایە؟ وەڵڵاهی وەکو شارزایان باسیەکەن ئەم درەختە لە کۆنەوە هەبووە دوایی ئەو ئاوە دروست بووە لەوێ کە ئەو درەختی پێژیاوە ئاخر بن ئەو درەختە ئاوێکی لێتە دەرەوە هەموو چوارتای پێژیە و دووەم زراعەتیشی پێکرا لە بنەوە درەختەوێتە دەر کانیە جا حەزەکەم ڕوونی کەمەوە کانی چییە کارز چی کانی ئەو ئاوەیە کە لە بن بەردێکەوە لە بن شاقێکەوە بە تەبیعیەتە دەرەوە ئەم ئاوە کانیە و لە بن شاقێکەوە بە تەبیعیەتە دەرەوە ئەم ناوەی ئاویان کردوێتەوە کە ئەو کانیە دەرچووە ئەو دارێ لێ ڕوا و ئەنجا خەڵک هاتووە. ماشەڵەکەیتە ناو چوارتاوە هەر کەسێکێتە چوارتاوە ژینگێکی جوان ئەبینێت ژینگێکی پارێزرا و پاک و خاوێن هەر شارێکی زۆر پاک و خاوێنە لە ڕووی کشت و کاڵی و چوارتا لە چه ئاستێکی کشت و کاڵیە لە ناوچەکەی خۆمان؟ حالیت هیچ ئاستێکی دیە بە زوو تووتنی تیاکرا
تقریبا 120 دۆنم توتن لەبەر ئەو ئاوەیاکرا بەڵێ بەڵێ ئەوە میراوی هەبوو بەسرە ئەمڕۆ نۆبەی تۆ بووە سبەی نۆبەی ئەوە دووسبەی نۆبەی ئەوە ئەم ئاوە بەش ئەکرا بەسەرم عالەمەیە و زراعەتەکەی پێکرا طبیعی کاتی خۆی جەماعەتی شێخان دەستیان بەسەرا گرت بوو مڵکانی ئاوەکەیان لە خەڵگە سەر بەڵام دوای ئەوەش نەما دوا پرسیارم چوارتا دەوروبەری لە زۆربەی وەرزەکانە بە تایبەتی لە وەرزی هاوی ناچووکە کەشوهایەکی زۆر فێنک و دڵگیری هەیە لە ڕووی گەشتیاریەوە چەند گرنگی پێدراوە لە ڕووی گەشتیاریەوە چۆنە واللهی وەکو بڵێم گەشتیاری ئەو گرنگای کە ئەیەوێ پێی نەیراوە چونکە ئەگەر سیرکە لە ئەزبڕیت بەم دیوە هەموو بندارێکی هی ئەوەی بگەی بە شوێنێکی گەشتیان بەڵام چەند شوێنێکیان بۆ دروست کردووە یەکێک لەوانە سەرسیر شوێنێکی بچووکە یەکێک لەوانە کوونەماسی هەر شوێنێکی بچووکە یەکێکوانە قەڵاچۆلان ئەم چەمەیکە ناروو ئەمانە شوێنەکانی بچووکە بەس خەڵکێکی زۆرتی ڕوویتێکە بەڵام خەڵکەکە زیاتر بە واستەی باخ و باخات و خانووی خۆیەوە ئەچێتە سەر شتەکان و سەیرانی تیاکە زۆر سپاس ماوەساجیان بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم بە دیدەنیت لە ڕووی گەشتیاریەوە هیوادارم ئەم ناوچە گرنگێکی زۆری پێ بدرێت لەبەروی کە کەش و هەوایەکی زۆر فێنک و لەباری هەیە بۆ گەشتیاری هاوینی و هەروەها ژینگێکی زۆر پاک و خاوێنی هەیە و جوان پارێزراوە. لایەنێکی گرنگ لە چوارتایە ئەو بەشە ڕۆشنبیرێتی کە مێژوێکی زۆر کۆنی هەیە ئەمڕۆ لە خزمەت ماوەسا قادرین کە ئەم مێژۆمان بۆ باسەکە ماوەساگیانم کاتت باش کاتە باش بە خێراتنی خۆت و سافەکەکەم بۆ ئەم چاو پێکەوتنێک کە لەبارەی ڕۆشنبیری شارباژێر و چوارتا زۆر سپاس دەکەم مێژووی ڕۆشنبیری بەگشتی و بە تایبەتی بەشی شان و شتێکم بیستووە ئەمانم بۆ باسکە لە چوارتایە بەشی ڕۆشنبیری لە سەرتاوە بە قوتابخانەی بابان دەست پێکە بابانەکان لێرە قوتابخانەیەشان کردبەوە لە قەڵاچۆلان کە ئەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکەم بنکە بوو دامەزراوە بوو بۆ ئەوەی کەوا ڕۆشنبیری تا بڵاو کرێتەوە ئەو مەلایانەی کە لەوێ دەرەچوون ئەچوونە گوندەکانی شارباژێر و لەوێ ڕۆشنبیریان بە خەڵگەیا و خوێنەواریان بڵاوە کردەوە جا ئەمەیە هۆی ئەوەی کەوا لە شارباژێرا کەمترین خراپە هەیە دزی نییە کوشتن نییە یعنی ئەوە زۆر تاسیری من ئەیگەرمەوە بۆ ئەو حاڵەتە بیستم یەکەم شوێن بووە لە کوردستان یا کۆنتترین شوێن لە کوردستان کە شانووی تیاکراوە ئەمە چۆن شانوێ تیاکراوە لە مەکتەبێکی لێ ئێستاوا لەسەرەوە مەکتەب لە ساڵی چەند ساڵی 49 بۆ 50 شانۆگەریەک لە ڕێی داوێن پاچیە ئەوەی تیاکراوە ئەویش تەها خەلیل ئەوە کەوا ئەکتەر بوو خوافی کا مردووە ڕۆحی شاد بێ ئەو دەوری سەرەکیە بینی جەنابەت پێم وا بێت جەنابیشتر ئەکتەر بووی نواندنت کردووە باسێکی ئەوشمان بۆکەین بەسەر چاو ئەنجا قار خەلیلی برای مامۆسای ئێمە بوو قادر خەلیل هەم برای تەها بوو هەم مامۆسای ئێمەش بوو ئەو ئەم تەمسیلی ڕێخستە بوو کە لە چوارتا پێشکەش کرا لە 49 بۆ 50 ئەو تەمسیلیە ڕێکخرا بوو جەنابەت لە چیت شانۆگەرێکە ئەکتەر بوویت دەورت بینیوە ساڵی چەند بوو ساڵەکانی 56 و 55 زیاتر لێرە هینێکرا ئستعرازێکرا لەو ئستعرازەیە تیا بووم نمایشنامە بوو لەو نمایشنامەیە تیا بووم و ئێمە بۆ ڕاکردن دانرابووین دیارە ئێمە کە بۆی ڕاکردن دانرابووین بە سواری وڵاغ بووین وڵاغەکانمان ئێمە چۆن ناو چادرەکانەوە هەتا من لەولاوە ژێڕامەوە تابان منەسە دانرابوو و محافظ وانە ئەوسا متصەڕیف بوو لە سلێمانیەوە هاتبوون سێری ئەو ئێستاڕازیانە کرد ئێستاڕازەکە لە جێ دوکانەکانی ئێستا بوو زۆر باشە ئەی لەباری شێوەکاری و ڕسمکردن و ئەمانەوە شێوەکاری وای تیا بوو شێوەکاری زۆر تیا بوو لە ساڵەکانی هەفتایە
ئەوە بوو بە هەوڵی عەبدوڵای وەستاڕەشی لقێک لە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی لە چوارتا کرایەوە پیانەوە لقی چوارتا لقی کۆمەڵ و هونەری وێژەی کوردی بوو ئەکتەرەکانی چەند کەسێک بوون لەوێ ئەوە هینیانە کرد لەو هینیا بوون لەو شانۆگەرەکانە کە داندا هینیانە کرد شانۆگەرەکە ئشتراکیان زۆر سپاس ماوسە قادرگیان بۆ ئەم هەموو زانیارە بە نرخی کە پێو بەخشین هەڵبەتە چوارتا و ناوچەی شارباژێر بەگشتی لانکێک بۆ شاعیران و هونەرمەندان و ڕۆشنبیران هەروەها بۆ شان و هەروە بۆ خوێندن ئێرە بنکێکی ڕۆشنبیری گەورە بۆ لە ناوچەکەیە زۆر سپاس دووبارە بۆ جەنابتان. جوانی خۆ ئەزانم جوانی بەڵام جوانی نابێت تەنها بەڕوو کەش بێ جوانی ئەبێ لەگەڵ ناخی جوان هاوبەش بێ جوانی ئەبێ تەنها جوانی میوانی بێ گەروانە بێ خۆزگە جوانی وەکو تۆشم نەبیستایە جاخۆ ئەگەر جوانی تەنها بە جوانی بێ ئەبوو نیوەی ئەم شارم خۆش ویستایە دەست خۆش ماسە جەلالگیان بۆ ئەو شعرە بە پێزەی خوێنتەوە هەڵبەتە چوارتا و دەوروبەری بەدەر نییە لە شعر زۆربەی شاعرە بە ناوبانگەکان لەم خاک و خۆڵەوە سەریان هەڵدا و ئیلهامی شعریان بۆ ناو شار گواسۆتەوە. ماسە جەلالگیان حەزەکەم لەوە دەست پێ بکەین ئەو شاعرانە چێ بوون کە کاریگەری ڕاستەوخۆیان هەبوو لەسەر جەنابتان لەسەر شاعیرانی ئەم دەڤەر و ناوچەیە. گیان زۆر سپاس وەڵا پێشەوەی کە وەڵامی ئەو بدەمەوە ئەبێ پێتان بڵێم شارباژێر کوێ شارباژێر پێش ئەوەی سلێمانی ئێستا سلێمانی بێ شارباژێر سلێمانی بوو قەڵاچۆلان بێگومان معنای ئێستا ئەگەر سلێمانیان ناوە شاری ڕۆشنبیری ئەمە بێ شانازەکەی بۆ شارباژێر بگەڕێتەوە چونکە ڕۆشنبیر خۆتەنها لە ناو شاری سلێمانی نەبووە سلێمانی پێکاتوە لە شارباژێر و شارەزور و قەرەداغ و هەموو ئەو ناو شارەزور و بەنسبەت کاریگەری وەڵام من زیاتر من بەهۆی برای کاک جەمال شاباژێڕیم و لەناو ئەو خێزانەیە پەروەردەبووم پێشەوەی یەکەم شعرم لە کاک جەمالەوە من بیستووە جا دوایش کاک شێرکۆ بێکەس ئەو زۆر جار هات بۆ ماڵمان ینی لە بۆی کە هاوڕێی کاک جەمالی برام بوو ئیتر خۆی شتی بۆ خەینەوە و گوێمان لێگرت و تێکەڵا بوو زۆر کاک شێرکۆش تاسی تێکردوم بەڵام زۆرتر کاک جەمالی برام. ماسەگیان ئەگەر باسی ئەو بکەین هەڵبەتە شاعیر بە شتێک متەئسیرە لە ژیانە کە دەست بە شعر نووسین ئەکا بۆ نمونە مەسەرەن عشقێکی ون بوو یا عشقێکی لەدایک بوو یان خۆشەویستی بۆ خاک و نیشتیمان و دەربەدەری و ئەو نەهامەتیانی کە بەسەر نیشتمانەکەیەت تۆ لە کام لاوە هاتیتە ناو شعرەوە؟ وەڵایی بەهۆی ئەوەی من بەڕاستی کە لە تەمەنی هەرزەکاریمە بووم بە پێشوەرگە لە ساڵی 1960 من پێشمەرگەمە تا ئێستا ئەجا ئەوەی کە زیاتر هانی داوام بۆ نووسین بەڕاستی بیری نەتەوەیی بووە بیری نەتەوەی زاڵ بۆ بەسەر هەموو نووسینەکانمە. شعرەکانت لە توی پەرتوچێکە کۆکراوەتەوە تا ئێستا ئەو بوارە بۆ نەڕخسەوە هیوادارین بۆ ئاواتە بگەیت و هیوادارین ئێمەش و کتێبخانەی کوردستانیش دەوڵەمەند بێ بە کتێبە بە نرخ و شەعرەکانی جەنابتان. پێم خۆشە یەک شعری تر بە جۆمانە بیت.
عشق یان خاک باشە تۆ لەکوێت بیستووە تۆمەتبارم ئەەکەی بێهۆ کە من پێش تۆ کەسێکی کەم بێزگە لە تۆ خۆشویستووە بڕا بکە ئەوەی کە قسەی بۆ کردووی بۆ شوێنێکی تری بردووی خۆی بێتاوان دەرخستووە درۆیەکی بێبنەمایی بۆ هەستی من هەڵبەستووە دەی ئێستا ئەزانم کێ ئەڵێ وا ئێستا بیرم هاتەوە ئەوەی ئێستا ناوتێنا پەیوەندیمان هەبوو پێشتر بەڵام ئیتر لەو کاتەوە کە بۆم دەرکەوت دەرگای خۆشەویستی دڵی تەنها بۆ من ئەکاتەوە دوور لە خۆشەویستی خاک و نەتەوە لە ناو دڵم دەرم هێنا و دەرم کرد و جارێکی تر هەتا ئێستا بەلای مندا نەهاتەوە نەهاتەوە نەهاتەوە. زۆر زۆر سپاس کاجەلالگیان بەڕاستی شعرەکانە زۆر بەپێزن شتێکی زۆر سێریتیا بەدی ئەەکەی لە یەک شعرە هەم خۆشەویستی هەم نیشتیمان پەروەری کورتپەروەری بەڵام لە ئەخیرا سیرەکەی زاڵبوونی کورتپەروەری و نیشتیمان پەروەریەکە بەسەر هەموو عشق و ئەوینەکە شازاڵترە. زۆر سپاس بۆ ئەم دیدارە کە لەگەڵ جەنابتا دانیشتین کاتت بۆ ڕەخسانین ئێمە زۆر خۆشحاڵین لە حوزوری جەنابتا. طبعاً ئەمڕۆ گەشتێکی زۆر خۆشمان کرد بۆ چوارتا کەساتی زۆر جوان و ناوبانگمان بینی لەگەڵ ئەوەشە بیستم وتیان کەساتێک هەیە لێرە دەستاوی زۆر خۆشنای کاک محەممەدە بۆ ئێستا هاتمە خزمەتی کاک محەممەد جان چۆنی سەر ئەو چاوم یەخوا بە خۆش چاوان پێشێ بینە سەر باسی ئەم خواردانەی کە داوناوە بزانین چین باسێکی ئەوم بۆ بکە چۆن ئەو بیرۆکەی بۆ هاو ئێرە وا جوانکەی شوێنێکی کللتوری شوێنێکی قەیم کەیتە نای هەستەکەی ماڵی نەنگتە ماڵە کۆنەکەی باوکتە یادگاری مناڵی بیرەکەوێتەوە ئەم بیرۆکە چۆن بۆ هاو سەرەتا یەخوا بەخێر بن سەر ئەو چاوم بیدایەت من لەو لاتر چێشخانەیەکمە بوو هەر ئەتیادی چێشخانەیەکی تەبیعی بوو دوای لێرە چاخانەیەکم دانا ئیتر برادێکی خۆشەویست دوو بەڕێبوویە نام لیا بەڕەکان مەڵواسی دوایەوە خەڵگە ها لێرە شتەکەی بەڕەکانی پێ جوان بوو سیدیەکە ڕسمی لەگەڵا گەرەی گوماڵی باپیرم ئەم بەڕێیان هەبووە ماڵی نرکم ئەم بەڕێیان هەبووە ئیتر لەوە وردە بەخۆم خەریک بووم ئیترە چوون بە دوا شتەکان ئەگەڕم دیاتەکان خەڵکی دیات یارمەتیان نام خەڵک کە شوێنەکەی بینی زیاتر شتەکان پێ جوان بوو خەڵکی شتی بۆیە نام ئیترەوەی کە لە ماڵەوە پێویستی پێی نەبووایە ئەیەنا بۆ من منیش لێرە هەڵمەواسی لەوە دەستم پێ کرد بەڕاستی شوێنێکی تا بڵی شاهانە و جوان و خۆشە بابینەوە دەستەکانت خۆش بێ هەروە خاوەنزۆق و سەلیقەی جوانبی ئەم شتە خۆشە و ڕەنگا و ڕنگانەی داوناوە چیمان بۆکەی ئەمڕۆ بە تەماین گۆشتێکی ساج دروستکەین گۆشتی بەرخمانێناوە لەگەڵ دووک دوایەوە کە ئەمەمان دروست کرد هین پەردەپڵاوێک دروست دەکەین پەردەپڵاوەکەش ئیترەوە بەزاریایە ئەم کەرەسانەی پێویستە کشمیش و گوێز و باەم و ئیترەوانەی کە بە پێی زەوقی زەلامەکە خۆی حەزەکات پیازیتیەکە حەزەکە ئیتر ئەوانە بە پێی زەوقینەکە ئەمەش برنجەکەمان بۆ ئامادەکردووە بڵێ ئێدە باشە هینکەین دەست پێ بکەین دەست پێ بکەین تۆ چیەکەیت من نازانم پێم بڵێ ئەوکە تۆ چیەکەی من لە خزمەتە بیدایە دەبێت دووگەکە بژنین دەبێنە خۆی بە دووگەکە خۆشە وردیەکەین بۆی گۆشتەکەی پێ کە جنیمان گۆشتەکەشی پێ سوورەکەینەوە لە بری ڕۆن ئەی هاوار ئەمەم زۆر بەدڵە هیوادارم ئێوەش نسیبتان تێی کەوێت ئەم خواردنەی من بخۆن بزانن ئیشەڵاو من ئەو تازە دەستیان تێکردووە و نسیبەکەوا تۆخ بۆەوە تێکی مەجای کشانۆی تیان هەمە بەسە با زۆر هین نەبێت لەوەڵا با زۆر نەبێت توێتەوە
ئەنجا ئەم دوو گەشت بە سرۆکرایی چزڵی زۆر خۆشە نانێکی گەرمۆی خۆی لێزانی بە برژاوی ژەر خۆشە تۆ دوایی تا بزانی چۆنە بێ دوایی خۆی خواردن هەر کە بە دەوری هەڵسوڕایتر بخۆی خۆشە بێت من کە خواردنەکەم تا لەو دقیقە دروستێکم تا لەسەر ئاگر دانێم ئەڵێ مناڵە ئەیلاوێنم هەر بە دیار ئەو تەباخ و ئاگرەوە هەر بە دیاری ئەوە خزمەتی نەکەی خواردن خۆش دەرناچێت کە بەجێ و هێشت خواردن لەسەر ئاگری عنی تەواو الله خواردنێکی شاهانە دانیشتێکی شاهانە گۆرانێکی شاهانە ئەلم جەوە خۆشە برسیشت نەبێ هەر ئیشتیها دەکرێتەوە بە زنجاوەرە پیا و بێرێ بڵێ خواردنەکەم خۆش نیە یەک چقۆی داناوە نازانم بۆچی بۆ خۆت بە ئارەزی و خۆت بزانێت ئەو چقۆی بۆ داناوە زۆر چم بڵێم ناخۆشە و بەکاری بێنی دوایی بۆ خۆت ئەمە بۆ ئەمە داناوە قاشەکەین باش هاپی بێرزەی توی و ئەمە چیان شتە خەتەرە ئەمە ئەوە لە ناوەڕاستەرەتیکەین ئەم دیکە بم دیوە شت دەرکەوت شت عادی شتەکانی تر ئەی هاوار شت دەرکەوت لەو بەختەوەریە یاڵادەی چاوەڕێ چیەکەین خۆیەک دقێک شتی کەم بینی ئەوە چییە ئەمە ئەوە ماینچەکەیە کە باسمان کرد ماین چیە زۆر گەورەیە ئەی ئەوە نەبێ بە کەڵک نایە واو من ئەمە ئالرە دانێم داینێ هەر لاسەنگ ئاوایی هات مێر مێزەکە ئاوای لێ هاو ئەم بسکۆلێش بۆ من بچکۆلێش بۆ تۆ ئەم بسکۆلێش قیروسیا بڵێ قیروسیا بسکۆلێش ئەوە تۆزێ قەیسیەکەم بەسەرا قەیسێ کوردەواریە ئەی هەوار لەو قەیسێ خەست و تەرتیباتە ئەمە جەژن ئەمە چییە تۆ چی کردووە کاک محەممەد ئەمە ئەی هاوار ئەمەیان چییە ئەمە گۆشتی ساجەکەیە وڵای ڕاستەکەین جا ئالەمەش ڕاگەشە وەستا ژیان ڕاگەشە تو بووە مالەکەی کاک محەممەد و بمزانایەک هەفتەنانم ناخوارد زۆرە پەراسوو ئۆف ئەوە چی کردووە ئەی هاوار چۆنە دەخۆشەوە بە دەردی حەسەزیەک ئەڵێ ئەی دووەکە تاقیب کەرەوە ئەنجا ئەو دوێ لە قاپی گڵە کەوچکی تەختە پڕە لە گوڵ شویت قەزوانی وشک ئەی هاوار لە فافۆنە بەڕاستی ئێوارەخوانێکی هەتا بڵی شاهانەیە دەخوانەوەشی ژانی بێ ئەو دەستانت خۆش بێ یاخوا تامی خواردنەکانیش زۆر خۆشە من ئەم شەو لێرە ئەمێن مۆلای خواردانە نابێ لا ببرێ لە تەنیشی شەوە و بانی کەستام لە خەوت نابێ لابرابێ هەرزوو شۆ خەبەرم بۆ ئاواکی لێکەمی خۆم و لێفەشی لێ و دۆشەکی شیری و مشتی لێفەکانیش جێ لێفە قەیمیانەش شتێکی لەخوا لە تەنیشتی ئەوم هەرکە خەبەرم بۆ ئاوا پارێکی لێ خۆم و ئەنومەوە زۆر گرنگە بە چاوەڕێ نەکەین خانمەکانمان خواردنمان بۆ دروستکەن ئێمەش ڕێزی ماندووبوون و هیلاکی ئەوان بزانین
ئەگەر لە ماڵ نەبن لە دەوام بن لە ئیش بن لە کار بن یا ئەگەر هەر لە ماڵ بن کەمیوانمان هات زۆر خۆشە ئێمەش یارمەتی دەریان بین ئێمەش خواردنیان بۆ دروستکەین پیاوە هەر چۆنێک هەر شتێک بزانێت هاوکاری خێزانەکەی بێت خواردنی بۆ دروستکات زۆر سپاس بۆ کاک محەممەد بۆ ڕازانەوە دروستکردنی ئەم خواردنە خۆشانە لەم دانیشتە شاهانێ لەم شوێنە شاهانێ بەدەم ئەو گۆرانی خۆشانی حەسەن زیرەکەەوە بەڕاستی لە کەشێکم ئەڵەی 40 50 60 70 ساڵەمەوە پێش ئەژیم و دانیشتم و نان ئەخۆم زۆر سپاس.